شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا هەرتەنها بۆ داگیرکردنی خاکی ئەو وڵاتە نییە، بەڵکو وەک جیهانی ڕۆژاوا بەردەوام جەختی لێ دەکەنەوە هێرشێکی بە بەرنامەیە بۆ سەر پرەنسیپ و بەها بەرزەکانی سیستمی دوای دووهەم شەڕی جیهانی لەسەر ڕاوەستاوە. ئێستا هاوتەریب لەگەڵ خەباتکردن بۆ دیموکراتی و ئازادیدا ئۆکراینیا و گەلی ئۆکراینیا لە بەرەی پێشودان بۆ پاراستن و ڕزگارکردنی وڵاتەکەیان بەرەنگاربوونەوە ئازاکەیان بەشێکە لە شەڕێکی گەورەتر بۆ پرەنسیپە سەرەکیەکانی دیموکراتی کە هەموو خەڵکێکی ئازاد یەک دەخات. ڤلادیمیر پوتین هەر لە سەرەتای جموجۆڵەکانیەوە بۆ دژایەتیکردنی ئۆکرانیا هاوپەیمانەتی ناتۆی بە بیان و دەهێنایەوە تا وێنەی ڕاستەقینەی پەرەسەندنەکان لە بەرچاوی خەڵک لابەرێت. کرملن دەیەوێت فراوانبوونی ناتۆ بە پرۆژەیەکی ئیمپراتوری وێنە بکات و دەڵێت بە مەبەستی تێکدانی ڕەوشی ڕووسیایە. ئەمە هیچی ڕاست نییە. ناتۆ هاوپەیمانەتیەکە بۆ بەرگری هەرگیز هەوڵی نەداوە کۆتایی بێنێت بە رووسیا. ئەڵبەت ئەمە یەکێکە لەو هۆکارانەی وەهای کردووە رووسیا زوو بە زوو ئامانجەکانی ئەو هێرشە سەپێنراوەی بگۆڕێت و نەتوانێت درێژەی پێ بدات بەو مەبەستانەی لە سەرەتای هێرشەکەیدا باسی دەکردن. جارێکی تریش دەیڵێمەوە ئەوەی ڕوودەدات دیمەنی هەڵی استراتیژی پوتین و رووسیایە. بۆ نمونە هەر لە سەرتاوە بینیمان هێرشی دەکردە سەر کیڤی پایتەختی ئۆکرانیا. ئێستاش دەیانەوێت ئامانجەکانی هێرشەکانیان بگۆڕن و بە تەواوەتی جیاواز بێت لە ئامانجەکانی کاتی دەستپێکردنی هێرشەکانیاندا. لەگەڵ شکستەکانیدا مۆسکۆ جموجۆڵەکانیشی دەگۆڕێ. بۆ نمونە دەڵێ هیچ مەبەستی نییە شاری کیێڤ پایتەختی ئۆکرانیا داگیر بکە. پەنتاگۆن ئاگاهی دەدات. ئەوە بەمانای ئەوە نییە مەترسی لەسەر کیێڤ نەماوە. ئامانجەکانی رووسیا شکستیان هێناوە لەوەی دەست بگرێت بەسەر کیێڤ یان مل بۆ ئۆکرانیا بدات. بەڵام هێشتاش دەتوانێت زیانی گەورە و دڕندانە بدا لە ئۆکرانیا بە کیێڤی پایتەختیشەوە. ئەوە تا بەردەوامە لە بردومانکردنی کیێڤ. ئەمریکا و ئەوروپا و جیهانیش بە گشتی سوورن لەسەر پشتیوانیکردنی ئۆکرانیا و گەلی ئۆکرانیاش بۆ ئەو مەبەستەش کۆمەکی لەشکری و مرۆیی بۆ ئۆکرانیا دابین دەکەن و وەک گەورە بەرپرسانی ئۆکرانیاش دەڵێن پێویستە هەموو وڵاتانی جیهان بڕیاری خۆیان بدەن و خۆشیان یەکلا بکەنەوە. ئێوە ئێمەن و ئێمەش ئێوەین. بەڵام لە هەمان کاتدا ئێوان لە بری ئێمە شەڕ دەکەن. ئێوە شەڕی ئەو پرەنسیپە سەرەکیانە دەکەن کە سەدان ساڵە ئەم گۆی زەویە داکۆکی لێ دەکات کە هاتووشمەتە ئێرە. پەیامەکە ئەوەیە چی دەبێت با ببێت. دەمەوێت بزانم ئایا هەموو ئەو شتانەی پێویستانە بۆ برنەوەی ئەم شەڕە لە بەردەستانە یانە، چونکە سەرکەوتنی ئێوە سەرکەوتنی جیهانە. بۆ ئێمە لە دیپلۆماتی نێونەتەوەیدا شتێک نییە پێی بڵێن لە نێوان ڕەش و سپیدا یان هەرێمێکی ڕەش و سپی. پێم وایە تێدەگەیت پرسیمانەوەمان پرسێکی زۆر گرنگە. خۆشحاڵین بەوەی ئێوە لە پاڵ بەرەی باشەدان و سوپاسگوزاری پشتیوانیەکانتانم. مۆسکۆ بەردەوامە لە هێرشە زارەکیەکانی بۆ سەر ئەمریکا و بە خاوەنی سیاسەتی دووفاق ناودێری دەکات. ناتوانم لە بڕی جۆ بایدن سەرۆکی ئەمریکاییان ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوە بیر بکەمەوە. ئەگەر باز لەوانە بکەین کە قسەکانیان جیاوازە لە کارکردنیان ئەوان نمونە زۆرن لەسەر ئەمریکا کە شتێکی وتووە دواتر بە تەواوی شتێکی تری کردووە. نمونەمان زۆرن و نامەوێت باسییان بکەم. بەپێی ڕای زۆرێک لە چاودێر ئەم کردە لەشکریانەی ڤلادیمیر پوتین دەست بە وڵاتێکی سربەخۆی وەک ئۆکرانیا بە مەبەستی گورزوەشاندنە لە سیستمی جیهانی و ئەگەری و نەگەری سەرکەوتنیش لەو شەڕە سەپێنراوەدا کەوتۆتە سەر چەندێتی دوورکەوتنەوە و نەکەوتنەوە لە ئامانجە سیاسیەکان. لەسەر ئەو بنچینەیەی جەنگەکان ئامانجی سیاسیان لە پشتەوەیە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن و بۆ ئەمڕۆ تاوتوی بابەتگەلێکی تری قەیران لە ئۆکرانیا دەکەین. ناتالیا ئۆتشێنکۆ نووسەر و ڕۆژنامەوان لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ چاوی واشنگتنە. ناتالیا سوپاس و پێزانینم و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا ڤلادیمیر پوتین توانیوێتی هیچ ئامانجێکی سیاسی خۆی بپێچێ لە ڕێی هێرشەکانیەوە بۆ سەر ئۆکرانیا؟
بەڵێ لێرە زۆر کەس هەن هەوڵ دەدەن و دەخوازن بزانن چ شتێک لە مێشکە نەخۆشەکەی ڤلادیمیر پوتیندا دەگوزارێت. بەڵام لە ڕاستیدا یەکەم ئامانجی سیاسی پوتین دەستگرتن بوو بەسەر خاکی ئۆکرانیادا و یەکەم جاریش ئاوهامان بیر لێ دەکردەوە کە ئامانجەکەی هەر ئۆکرانیایە. بەڵام پاش هێرشەکانی ئەم دواییەی بۆ سەر بوتشا و شار و شارۆچکەکانی تریش کە ئازاد کراونەتەوە بەبێ هیچ گومانێک دەرکەوتووە کە نە ئۆکرانیا و نەگەلی ئۆکرانیشی ناوێت، بەڵکو دەیەوێت ئەم وڵاتە ببێتە وێرانە خاک و هیچ شار و شارۆچکەیەک بە پێوە نەمێنێت و ژێرخانی ئەم وڵاتە بە تەواوەتی دابڕمێت. جا ئەمە ئەو جۆرە خواستە ئیمپریالیستانەیە کە تێگەیشتن لێی زۆر قورسە. زۆرجار باسم لەوە کردووە ئامانجە سەرشێتانە سیاسەکەی پوتین ئەوەیە کە بە تەواوەتی دەست بگرێت بەسەر ئۆکرانیادا و بیخاتە سەر رووسیا. یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە گۆڕانکاریشی زۆر لە ئامانجەکانی ڤلادیمیر پوتیندا هاتوونەتە ئاراوە لەم شەڕەی ئۆکرانیادا. ئەمە شتێکی چاوەڕوانکرا بوو، ینی بە تایبەتی کە پوتین بۆ خۆی وهای دەزانی لە چەند ڕۆژێکە کۆتایی بەم شەڕە دێ. بەڵێ پێم وایە هەندێک گۆڕانکاریمان بینیوە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شەڕی دۆڕاندووە. لە هەموو سیناریۆکانی رووسیادا وەها چاوەڕوانیان نەدەکرد ئەم شەڕە لە 2 یان 4 ڕۆژ زیاتر بخایەنێت. هەرگیز چاوەڕی ئەوە نەبوون ئەم جۆرە بەرەنگاربوونەوەیە لەگەل و لەشکری ئۆکرانیادا ببینن. تەنانەت ئەو هاوڵاتیانشمان کە بە زمانی رووسیای قسە دەکەن وەک دەزانن لێرە ژمارەیەکی بەرچاومان هەن لە ڕۆژهەڵات و لە باشووری ئۆکرانیا. نە ئامادەییان هەبوو و نەخۆشحاڵیشن بەوەی رووسایەکان ببینن و چاوەڕوانی ئەوەشیان نەکردووە وەک دەگوترێت ڕزگار بکرێن. جا هەندێک گۆڕانکاری هەیە لە ڕاگەیاندرا و لێدوانەکانی مۆسکۆدا، وەک ئەوەی دەڵێت نایەوێت دەست بگرێت بەسەر هەموو ئۆکرانیادا و ئامانجەکە ڕزگارکردنی ئەو شارانەیە کە نزیکن لە سنووری رووسیاوە کە بە رووسایی قسە دەکەن. ئەم گۆڕانکاریانە بەهۆی دۆڕاندنی شەڕەکەوەیە و هەر بۆیەشە لە ئێستادا باسکردنی هەموو شتەکان جیاوازن. نەتالیا بەڕای تۆ ئەم هێرشەی کە پوتین کردوێتە سەر وڵاتی ئۆکرانیا ئەمە چەندێک دەبێت بە سەنگی مەحەک هەم بۆ ئایندەی رووسیا و هەم بۆ پێگەی رووسیا لە سەرئاستی نێونەتەوەیی یا با بڵێم لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەییدا؟ پێم وایە ڤلادیمیر پوتین زۆر هەڵی استراتیژی دەکات، چونکە ئەوانش کە هاوپەیمانی بوون پشتیان تێکردو و ئێستا وەک نەیارن بۆ پوتین. ئەلبەت مەبەستم لە هەمویان نییە، بەڵکو ئەوانەی هاوبەشی استراتیژی مۆسکۆ بوون و ئێستا هاوبەشی نین. زۆر وڵات لە رووسیا کشاونەتەوە، بەڵام ئەو وڵاتانی سوتەمەنی لە رووسیا دەکڕن تا ئەندازەیەک وەک خۆیان ماونەتەوە، لەوانە هەنگاریا و هەندێک وڵاتانی تر. جا ئێستا زۆربەی وڵاتان هاوکاری لەگەڵ رووسیادا ناکەن و لە بازاڕی رووسیا کشاونەتەوە و تەنانەت ناشیانەوێت نەوت و گازیش لە رووسیا بکڕن تا پارە بدەن و لەم شەڕەدا بەکاربهێنرێت. زۆر کەس لە جیهاندا بە دوودڵیەوە دەڕوان ناهەڵوێستەکانی رووسیا کە پێشتر وەهایان دانابوو مۆسکۆ لە هەموو دانووساندنێکدا هاوکاریان دەکات. جا پێم وایە ئێستا شتێک گۆڕدراوە لەو ڕوانگەیەوەی خەڵک تێگەیشتون لەوەی کرملن چ جۆرە سروشتێکی هەیە و ئەو سروشتەش هەر تەنها لە کرملندا نییە، بەڵکو لە هەموو وڵاتەکەدا هەیە. بۆ خۆ دەزانی ئەنی ئەمریکا، ئەوروپا، هاوپەیمانەتی ناتۆ و جیهان بەگشتی پشتیوانیەکی زۆریان بۆ ئۆکرانیا و بۆ گەلی ئۆکرانیاش دابین کردووە. تۆ وەکو هاوڵاتیکی ئۆکرانیایی ینی پێ دوایە ئەوەندە بەس بێ بۆ پشتیوانیکردنی ئۆکرانیا لەم شەڕەدا؟ سوپاس و ئەمە پرسیارێکی باشە. پێم وایە ئەو یارمەتی و کۆمەکەی لە ڕۆژئاواوە پێمان دەگات شتێکی بێپێشینەیە. تەنانەت لە رووسیا و بە تایبەتیش لە کرملن هەرگیز وها چاوەڕوان نەدەکرا لە هەموو لایەکەوە ئەم جۆرە پشتیوانیە گەورەیەمان لێ بکرێت لەم شەڕەدا. پشتیوانی لەشکری و هەروەهاش پشتیوانی دارایی. ئەوروپا و ئەمریکا پشتیوانێکی گەورەمان دەکەن، یان تورکیا وڵاتەکەی خۆی کردوتەوە بۆ وتوێژی ئاشتی، یان با بڵێم بۆ هەندێک وتوێژ لە نێوان شاندی ئۆکرانیا و رووسیادا. بەڵام دەشبێت ئەوە بڵم کە هەموو کەسێک لێرە چاوەڕوانی پشتیوانی زیاتر بۆ لە هاوپەیمانەتی ناتۆ بە تایبەتیش کاتێک باز لە هەرێمی دژە فڕین دەکرێت.
when it comes to closing Ukrainian sky. حەزەکەم بزانم ڕای هاوڵاتیانی ئۆکرانیا چۆنە لەسەر وڵاتانەی کە پشتیوانی لە کرملن یا لە سیاستەکانی پوتین دەکەن ئایا وەها سەیری دەکەن کە ئەمە پشتیوانیەکی تەواوە بۆ ئەم شەڕە یاخود دژایەتیەکە بۆ وڵاتانی ڕۆژاوا بە تایبەتی؟ Well, it depends. People here, I mean, feeling a lot of diversity. جا ئەمە دەکەوێتە سەر هەستی خەڵک و هەستی خەڵکیش وەک دەزانین جیاوازە. بەڵام بەگشتی هەستەکان ناتەبان لەگەڵ رووسیادا خەڵکێکی زۆر هەن ئێجگار سوپاسگوزاری ئەو وڵاتانن کە پەنابەرەکانمان وەردەگرن وەک پۆڵەندا وڵاتانی تری ئەوروپاش کە وڵاتەکانی خۆیان کردوتەوە بۆ ئاوارە و پەنابەرەکانمان. جا بەڕاستی لە ئێستادا زۆر قورسە باز لە هەستی گشتی بکرێت بەڵام ئەگەر تەنها سەیرێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین ئەوە مەینەتی و خەم و ئازارێکی زۆر دەبینین لە پەیوەندی بەم شەڕەوە. ئەوەش بێگومان وەک ناڕزایی دەربڕین لێک دەدرێتەوە کاتێک گوێنە و دیمەنەکانی شارۆچکەیەک بڵاو دەکەیتەوە کە لەوانەیە مانگێک لە مۆبەریان زیاتر سەردانیت کردبێت و ئێستا ئەو ژمارە زۆرانی تەرمی کوژراوەکان دەبینیت لەسەر شەقامەکان. رووسیا ڕای دەگەیەنێ لە چەند ناوچەیەکی ئۆکرانیا کشاوەتەوە بەڵام وەک گەورە ڕێبەرانی وڵاتانی ڕۆژاوا جەختی لێ دەکەنەوە لەسەر زەوی هیچ ئاماژەیەکی ئەوتۆ نابینن بۆ ئەو کشانەوەیە. جا بابزانین من هیچ شتێکی تیان ناخوێنمەوە تا ئەو کاتەی دەزانم چیان کردووە. بابزانین چی دەکەن پاشەوەی باسییان لێوە کردووە. دانوستاندن لە ئارادایە و بەردەوامی شەو لە تورکیا و لە شوێنی تریش دانوستاندن هەن لەگەڵ ڕێبەرانی وڵاتانی هاوپەیمانەتی ناتۆدا کۆبوونەوەم هەبووە لە نێوان فەڕەنسا، ئەڵمانیا، ئەمریکا، بریتانیا هاوڕاییەکەیە سەبارەت بەوەی بزانین چ پێشنیازێک دەکرێت و لە هەمان کاتیشدا ئێمە بەردەوام دەبین لە سەر سەپاندنی سزا قورسەکاندا بەسەر رووسیادا. بەردەوام دەبین لە دابینکردنی توانایەکان بۆ لەشکری ئوکراینیا تا بەرگری لە خۆی بکات. بەردەوامیش بە وردی چاودێری دواترین پەرەسەندنی ڕووداوەکانیش دەکەین. هەر چۆنێک بێت وەک ئەمریکا دەڵێ تەنانەت لەوانەیە خودی ڤلادیمیر پوتین بڕوایەکی ئەوتۆی بە لێدوانی سەرکردە لەشکریەکانی نەبێ و یەکێکیش لە هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ تاکڕەوی سەرۆکی رووسیا. ئەوەی دەتوانم بڵێم ئەوەیە کە بێگومان زانیاریمان هەن لەسەر هەستی پوتین بەوەی لەلایەن لەشکرەوە چاواشە کراوە. ئەمەش بۆ تەمای ئالۆزیەکی بەردەوام لەگەڵ سەرکردایەتی لەشکرەکەیدا. بڕوامان وهایە زانیاری هەڵەدراوەتە پوتین لەسەر چۆنێتی و چەندێتی خراپی کارکردنی لەشکر و لەسەر تێکچوونی ئابووری رووسیا بەهۆی سزاکانەوە چونکە گەورە ڕاوێژکارەکانی زۆر دەترسن لەوەی ڕاستیەکان بڵێن. گەورە کاربەدەستانی ڕۆژاوا ئەزموونەکانیان لەگەڵ رووسیادا بەهێند وەردەگرن و دەشڵێن با هەنگاوێکی کۆنکریتی مۆسکۆ ببینرێ بە ئاڕاستی کۆتاهێنان بە شەڕ ئەوجا دەکرێت بگوترێ قسە و کردداری مۆسکۆ وەکو یەکەن. شتێک هەیە دەگوترێت رووسیا وەها دەڵێت بەڵام رووسیا ئاوەها دەکات. ئێمە سنگیمان لەسەر ئەوەیە رووسیا چی دەکات. جا ئەوەی رووسیا دەیکات بریتە لە درێژەدان بە درڕندایەتیکردن بەرامبەر ئۆکراینیا و گەلەکەی تا ئێستاش ئەمە بەردەوامە بەهۆی ئەو شەڕەنگیزیانەی رووسیاوە ڕێک نیوەی منداڵانی ئۆکراینی ئاوارە بوونە. بێگومان ئەوەشمان بینیوە لە ماریوپۆڵ و شوێنەکانی تریشی ڕوویانداوە. لە رووسیا هەموو بڕیارێک لای ڤلادیمیر پوتینە و کەسی تر نا. هەموو دامەزراوە حکوومەتیەکانی رووسیاش چاوەڕوانی بڕیارەکانی سەرۆکی رووسیان. And ultimately, the only way to end this humanitarian catastrophe. لە بەرئەنجامدا تەنها ڕێگەیەک بۆ کەتایی هێنان بەم کارە ساتەمرۆیە ئاگر بەستێکی تۆکمە و کشانەوەی هەموو هێزەکانی رووسایە لە ئۆکرانیا و دوورکەوتنەوە شیەتی لە سنوورەکانی ئۆکرانیا. ئەم بڕیارەش هاوشێوەی بڕیاری دەستپێکردنی ئەو شەڕەی هیچ بیانویەک هەڵناگرێت لە ئەستۆی تەنها یەک کەسە. هاوپەیمانەتی ناتۆ بە گومانێکی زۆرەوە لە لێدوانەکانی ئەم دواییەی رووسیا دەڕوانێت و دەشڵێت جارێ هیچ بڕیارێک نادات. گوێمان لە ڕاگەیەندراوەکانی ئەم دوایە بوو کە رووسیا ئاستی کردە لەشکرەکانی لە چواردەوری کیێڤ و هەروەهاش لە باکووری ئوکراینیا کەم دەکاتەوە. بەڵام رووسیا بەردەوام سەبارەت بە مەبەست و خواستەکانیشی درۆ دەکات. جا بڕیاری خۆمان لەسەر هەنگاوەکانی رووسیا دەدەین نەک لەسەر قسەکانی. ناتالیا لەم چەند ڕۆژەی ڕابردوودا قسە و باسێکی زۆر هەیە لەسەر کشانەوەکانی رووسیا. تۆ کەیسە لە کیێڤ پایتەختی ئۆکرانیا دانیشتویت چی دەبینیت؟ ڕاستە رووسیا کشاوەتەوە یان نا؟ بەڵێ هەندێک کشانەوەمان بینیوە بەڵام نازانین چ شتێک لە پشت ئەو کشانەوەیە. ئەمە جێی پرسیار و گومانە. هەندێک هێزی رووسایی بینراون کشاونەتەوە
ڕۆ و ناوچەکانی نزیک بێلاروس ڕۆشتوون بە هەمان شێوەش لە هەندێک ناوچەی دەوروبەری کیێڤیش تا ئەندازەی کشانەوە بینراوە لە ناوچە سەرەکیەکاندا وەک ڕۆژهەڵاتی ئۆکرانیا هەندێک جموجۆڵی رووسیا هەبووە بەڵام بەڕاستی بڵێم گەشتبین نیم چونکە نازانرێت ئەو کشانەوانە بە مەبەستی کۆتایی هێنانە بە شەڕ یان ئاڵوگۆڕکردنە لە یەکە سەربازەکانی رووسیادا یان گۆڕانکاریە لە شوێن و پێگەکانی هێزەکاندا جابەلای منەوە گومانێکی زۆر هەن لەسەر ئەو جموجۆڵانە. بۆچی گەشتبین نیت یعنی هەر مەسەلەکە ئەوەیە کە نازانی هۆکارەکە چییە یاخو فاکتەری تریشەیە لەمەدا لەوانەیە من ئێستا زیاتر واقعیانەتر بم یان بەکارهێنانی وشەی گەشتبین دەربڕینە گونجاوەکە نەبوو بێت بۆ وەڵامی پرسیارەکەت بەڵام دەڵێم واقعیانەیە چونکە رووسیا بۆ چەندان ساڵە درا و سێمانە دەیناسین و ئامانج و خواستەکانیشی دەزانین و تەنانەت ڕەفتارەکانیشی دەزانین بۆ گۆڕینی شێوازی بیرکردنەوەکانی. زۆرێک لە شیکەرەوە و بە تایبەتی شیکەرەوە لەشکریەکان و سیاسەکان وهایان مەزەندە کردووە ئەم جۆرە کشانەوەیە بۆ پشودانێکە بە هێزەکانی رووسیا و بڕیاردان لەسەر کاری هێزەکانیان ئەوە بۆیە زۆر گەشتبین نیم. هۆکارێکی تری ئەوەی گەشتبین نیم ئەوەیە هێشتاش ڕۆژهەڵاتی ئۆکرانیا ماریپۆل و زۆر شاری باشوور و باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەم داگیرکراون و لە بەشەکانی تری ئۆکرانیا جاکراونەتەوە و تەنانەت ئاو وزەی ئەلکتریکیشیان نییە. هێشتاش نازانین ئاستی قەیرانی مرۆیی لەوێ چەندە ئەمانن کاوەهایان لێکردوون گەشتبین نەبم لە کاتێکدا نازانین چ شتێک لە پشت ئەم جموجۆڵانی رووسیا و لەشکرەکەیەوەیە. لە ئێستادا زۆرێک باز لەوە دەکرێت کە چچانیەکان هاتوونەتە ناو شەڕەکەەوە بوون بە بەشێک لە شەڕەکە ئەمە قەیرانێکی ترە لەگەڵ مۆسکۆدا ڕاستەخۆ چارەسەرەکرێ یاخو پێویستی بەوەیە کە لەگەڵ چەچاندا چارەسەر بکرێ. نا پێم وانە ئەمە شتێکی جیاواز بێت چونکە چەچانیەکان لەژێر ئاڵای رووسیادا هاتوون و ئەو چەکدارانەی چەچان بەشێکی هەموو ئەو ڕێکخراوە تیرۆریستانن کە هاتوونەتە ناو ئۆکرانیاوە بەڵێ وەک لە دیمەنە ڤیددیۆکاندا دەیبینین بە ئاڵای رووسیاوە هاتوونەتە ناو وڵاتەکەمانەوە و هەر بۆیەشە ناکرێت بە دۆسەیەکی جیاواز سەیریان بکەین و بەشێکی دانەبراوەشە و پەیوەندیداریشە بە هەموو ئەو قەیرانانەی لە مۆسکۆ و رووسیاوە سەرچاوەیان گرتووە. دەمەوێت بزانم وڵاتێکی وەکو بێلەڕوس یا وڵاتێکی وەکو چەچان ئەمانە چیان دەزەکەوێت لە مۆسکۆ لە کاتێکا بەم شێوەیە پشتیوانیان لێ دەکەن. جا بەڕاستی نازانم بێلاروس چەندێک بەشدارە لەم شەڕەوێرانکەرەدا بەڵام بۆ چەچینەکان ئەوەیە کە پشتیوانی رووسیا بەدەست دەهێنن و ئەمە شتێکە چەندوچوونی لەسەر ناکرێت چەندان ساڵە رووسیا و چەچان هاوکارن لە زۆر بواردا ئەو چەکدارانی چەچان تا ئێستا درڕندەترین چەکدارین لە خاکی ئۆکرانیادا و ئەشکەنجەدەری هاوڵاتیانی ئۆکرانیان و زۆری شتۆقێنەرن. شەڕکەی ڕادەوەستێ پێ دوایە هەر دەبێ بە شەڕێک لا بێتەوە یاخو ئەو هەوڵە سیاسیانەی کە ئەدرێن کاریگەری دەبێت لەسەر ڕاگرتنەکانی شەڕ. ئەمە پرسیارێکی زۆر باشە ئێمە لە ماوەیەدا پەیامی جۆرا و جۆرمان بەرگوێ دەکەوێت سەبارەت بەوەی کەی ئەم شەڕە کۆتایی پێدێت و چۆنیش کۆتایی پێدێت جا هەر چیەک بڵێم بە تایبەتیش وەک ڕۆژنامەوانێک دەچنە خانەی پێشببینی یان مەزەندەکردنەوە بەڵام ئەوەی دەتوانم بێڵم ئەمەیە هەڵوێستی فەرمی ئۆکرانیا ئەوەیە کە ئامادەیە بۆ مۆرکردنی هەر بەڵگەنامەیەک بێت لەگەڵ رووسیادا و مۆسکۆ هەموو مەرجەکانی خۆی لا ببات بۆ ڕاگررتنی ئەم شەڕە و کاربەرستانیش لێرە بە شتێکی لەوە کەمتر قایل نابن. دانوستاندن لە نێوان کاربەدەستانی ئۆکرانیا و دەسەڵاتدارانی رووسیادا هەیە. ئەمریکا بە گومانە لە هەڵوێستەکانی مۆسکۆ و لە هەمان کاتیشدا بەشداربوونی بەرپرسانی ئۆکرانیا لەو توێژانەدا بەکارێکی ئازایانە ناودێر دەکات. So we're focused on what Russia does. And what it should do جا ئێمە سەنگیمان لەسەرەوەی رووسیا چی دەکات ئەوەی پێویستە رووسیا بیکات لە ئێستادا ڕاگررتنی شەڕە ئاگربەست و کشانەوەی هێزەکانی و بێگومان وتوێشکردنیش لە ڕاستیدا ئوکرانیەکان ئازایەتیەکی نائاسایی و خواست و سوربوونیشان هەیە نەک هەر بۆ بەرگریکردن لە وڵاتەکەیان و لە ئایندەشیان بەڵکو بۆ بەشداریشیان لە بوتوێژەکاندا لە کاتێکدا چەک خراوەتە سەرسەریان. واشنگتن ناوێت ببێتە تەگەرە لە بەردەم و توێژی ئاشتیدا و وەک دەڵێ بڕیاری ئۆکرانیا چی بێ ئەوە ڕێزی لێ دەگیرێت. I have not seen anything that suggests
هیچ شتێکم نەبینیوە ئاماژە بدات بەوەی رووسیا بە شێوەیەکی کاریگەرانە هەنگاو بەرەو پێش دەنێت چونکە تەنانەت ئاماژەی ڕژدبوونێکی ڕاستەقینەی رووسیا نابینی بەڵام ئەگەر ئوکراینیەکان بگەنە ئەو بەرەنجامەی بەڵێ هەیە ئەوە باشە و ئێمەش پشتیوانی دەکەین. رووسیا لە چەند بۆنەیەکدا ڕایگەیاندووە لە ڕێی دانوستانەکانەوە هەوڵ بۆ ئاشتی دەدا بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەوەی رووسیا دەیڵێ جێی متمانەیە؟ We really hope. هیوادارین و بەڕاستیش هیوادارین کە سەرۆک پوتین بە ڕژدی وابەستەی وتوێژەکانی ئاشتی بێت بەڵام ئێمە سەرنجمان لەسەر ئەوەیە هێزەکانی رووسیا چی دەکەن نەک ئەوەی رووسیا یا پوتین چی دەڵێن. هاوپەیمانەتی ناتۆ لەو بڕوایەدایە کە تەنانەت وەک چۆن شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا شەڕێکی نابەرابەرە ئاوەهاش دانوستانەکان نابەرابەرن و پێویست بە پشتیوانیکردنی ئۆکرانیا دەکا. پەیوەندێکی زۆر هەیە لە نێوانەوەی لە بەرەکانی جەنگسی ڕوودەدات و ئەوەش کە لە سەرمێزی دانوستاندن چی دەکرێت و چی دەگوترێت. هاوپەیمانەتی ناتۆ پشتیوانی لە ئۆکرانیا دەکات بۆ بەهێزکردنی پێگەی ئۆکرانیا لە سەرمێزی دانوستاندن. ئەوروپاش بەگومانە لە خواستەکانی رووسیا لەو دانوستانانەی دەیکا بۆ وەک دەڵێت هێنانە ئارای ئاشتی. Et nous suivons par ailleurs avec beaucoup d'attention les ئێمەش بە سەرنجدانێکی زۆرەوە چاودێری و توێژەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا دەکەین. تێبینی خۆمان لەسەر هەندێک لێدوان و ڕاگەیەندرا و تۆمار دەکەین. هەر چۆنێک بێت مێژوو فێری کردوین بە ئاگابین. جا لەم قەیرانەدا ئێمە پشت بە هەنگاوەکان دەبەستین. هەر بۆیەشە سوورین لەسەر قورسترینکردنی سزاکانی سەپێنراو تا هەموو ڕۆژێک باجەکانی شەڕ لەسەر رووسیا زیاتر بێت. بۆ ئۆکرانیا لە وتوێژانەدا هەبوونی متمانە لەسەر و هەموو شتێکەوەیە و وەک گەورە کاربەدەستانی کێڤ جەختی لێ دەکەنەوە ڕێکەوتنی ئاشتی ئەگەر مۆر بکرێ ئەوە مەرجی خۆی هەیە. هیچ شتێک مۆر ناکرێت هەتا سەربازەکانی رووسیا لە ئۆکرانیادا بن. بۆچی لەو بڕواایەدام کە دەشێت ئەم شەڕە بە خێرایی کۆتایی پێبێت و درێژکردنەوەی ئەم شەڕەش لە ئەستۆی پوتین و چواردەورەکەیەتی چونکە هیچ متمانەیەک نییە. نەسەرۆک وەزیری بەریتانیا نەسەرۆکی ئەمریکا نەسەرۆکی تورکیا لێرە بۆ دانوستاندن دانانیشن جا تا لەشکری رووسیا لە ئۆکرانیا دەبێت کێ شتێک مۆر دەکات بێگومان هیچ کەسێک. نەتالیا کۆمەڵی هەوڵ هەیە دەدرێن لە پێناو هێنانە ئارایی ئاشتی یاخود لە پێناوی ڕێکەوتن لە نێوان کێڤ و مۆسکۆداوە بەرەو ئەو بڕواکە کۆتایی بەشەڕ بێ هەڵسەنگانت بۆ ئەم هەوڵانە چییە؟ ئەو دانوستانانەی کە دەکرێن لە نێوان شاندی ئۆکرانیا و هەروە شاندەکانی رووسیا. Honestly, there is a zero trust to Russia. جا بەڕاستی متمانەکردن بە رووسیا لە ئاسی سفردایە بەڵام وەک پێشتریش ئاماژەم پێکرد ئۆکرانیا ئامادەیە بۆ مۆرکردنی هەر بەڵگەنامەیەک و بە تایبەتیش وەک کاربەدەستانی ئۆکرانیا دەڵێن ئەگەر ئەو بەڵگەنامەیە بەپێی مەرجەکانی ئۆکرانیا بێت چونکە ئێرە خاکی ئێمەیە و کەوتوینەتە بەر هێرشێکی دڕندانەی رووسیاوە. جا دەزانین هێنانە ئارای ئاوەها بەڵگەنامەیەک کار و هێزێکی زۆریشی دەوێت تا پێکەوە گرێ بدرێن و هەروەها کاریشی پێ بکرێت تا ئەم ڕێککەوتنە بگاتە ئاستی جێبەجێکردن و ئەم قۆناغە تێپەڕێنێت. لێتی ناشارمەوە زۆرێک لە سیاسەتمەداران و شیکەرەوەش دەڵێن هیچ دروستکاییەک لە کۆتایی ئەم تونێڵی دانوستاندنەدا نابینین. They don't see any light at the end of this tunnel of these negotiations. بەڕای جەنابە ئەگەر بێت و کێڤ و مۆسکۆ بگەنە بەرەنجامێک لە ئەکامی ئەم وتوێژانەدا بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا وا دەکا کە ئۆکرانیا یاخود کاربەدەستانی ئۆکرانیا دان بنێن بە باڵادەستی یاخوددان بنێن بەوەی کە هەرێمی دۆنباس یا کریمیا دەبێتە بەشێک لە رووسیا؟ بەڕاستی بڵم کاتێک کاربەرستان پاش 8 ساڵ لەو شەڕی هەبوو لێرە دانیان پێدانەنا ئێستاش جا لە هەر باریان ڕەوشێکدا بین ئەو دان پێدانانە ناکرێت تەنانەت چەندێک ئاستی ئەم قەیرانەش بەرز بێتەوە لەم کاتەدا کە رووسیا بە هەموو توانایەکی خۆیەوە هێرش دەکات. هەڵوێستی فەرمی سەرۆکەکەمان و حکوومەتەکەشمان ئەوەیە کە بە هیچ جۆرێکی داگیرکردنی ئۆکرانیا خاکی ئۆکرانیا و کریمیا و دۆنباس قایل نابن. ئەگەر هاتوو هاوپەیمانەتی ناتۆ یا ئەمریکا گیانی ڕۆژاوا بە گشتی وای کرد کە حکوومەتی ئۆکرانیا بۆ مەرجانەی رووسیا کە هەیەی قایل بێ. بۆ ئێستا نازانم ئەگەر شتێکی یاوا ببێت لەوانەیە هەندێک شت بگۆڕدرێت پاش بینینی ئەو هەموو وێنە و دیمەنە ڤیددیۆیانەی جیهان
بینیویەتی سەبارەت بە ڕەفتاری تیرۆریستانی رووسیا لەسەر خاکی ئۆکرانیا. جا ئەگەر تا ئێستا ئەو فشارەیان نەکردبێت دوای زیاتر لە 40 ڕۆژی ئەم شەڕە ئەوە پێم وان نییە بۆ لەمە دوای ئاوا فشارێک بکەن. ئێمە وتوێژمان هەیە لەسەر سازدانی ڕیفراندۆمێک لێرە لە ئۆکرانیا، بەڵام هێشتا دڵنیانین لەوەی ئایا دەکرێت یان نا. لەوانەیە بڕیارێک بدرێت لە پشتی ئەو ڕیفراندۆمەوە. ئێمە وڵاتێکی دیموکراتین و خەڵک لە وڵاتەماندا بڕیار دەرا. پێم وایە سەرۆکەکەشمان هێندە بە ئاسانی ناکەوێتە ژێر کاریگەریەوە. پێم وایە ئەم شەڕە نیشانی خەڵکی داوە کە ڕێبەرەکەمان چ بەرگریەک دەکات. یەکێک لە پرسیارەکانی تر لەسەر ئەگەر و نەگەری ئەنجامەکانی دانوستاندن ئەگەر هاتوو ئەم دانوستانانە سەرکە و ڕێکەوتنی ئاشتی مۆرکرا لە نێوان ئۆکرانیا و رووسیادا بۆ لەو دووە ئۆکرانیا چ جۆرە متمانەیەکی تری دەوێ هەم لە رووسیا و هەم لە کۆمەڵگەی نێونەتەوەیش. I think from Russia we're definitely looking the de-escalation. پێم وایە چاوەڕوانیمان لە رووسیا ئەوەیە ڕەوشەکە بە تەواوەتی هێور بکاتەوە بێ لەوەش کشانەوەی لە سەدی هێزەکانی لە ئۆکرانیا. ئەمە لە کاتێکدا باز لەو شیانە گەورەیە دەکەین بۆ ڕێککەوتنی ئاشتی. ئەمانە داواکانی ئۆکرانیا دەبن تا متمانەی هەبێت بە رووسیا. چی چاوەڕوان دەکەین لە کۆمەڵگەی نێونەتەوەی و ڕۆژئاوا. بێگومان پشتیوانێکی گەورەمان پێویست دەبێت سەبارەت بە چۆنێتی ئاوەدانکردنەوەی وڵاتەکەمان پاش ئەو هێرشانەی رووسیا. دەزانیت کە ئێستا لە قەیرانێکی مرۆیی داین و ژێرخانی وڵاتەکەمان لە زۆر شاردا داڕماوە، تۆڕەکانی پەیوەندیکردنمان لەدەستداوە، زۆر دامەزراوەی استراتیژی و زۆرێکیش لە کارگەکانمان خاپور کراون. تەواو دڵنیام لەوەی ڕۆژئاوا بە شێوەیەکی نمونەی پشتیوانیمان دەکات لە ڕووی دارایی و جۆرەکانی تری پشتیوانیەوە. لەوانەشە پشتیوانمان بن تا لەسەر ئاستی نێونەتەوەی تاوانەکانی رووسیا بسەلمێنین ئەو تاوانانەی مۆسکۆ کردوونی لە ئۆکرانیا دژ بە مرۆڤایەتی. پێش دەچێت مۆسکۆش مەرجی هەبێ بۆ ئاشتی، بەڵام سەرۆکی ئۆکرانیا جەخت دەکاتەوە لەوەی دەشێت بە دانوستاندن کێشەکان چارەسەر بکرێن و چارەسەرکردنیش پێویستی بە زەمینە ڕەخساندن هەیە. تێدەگەم لەوەی ئەستەما رووسیا ناچار بکرێت بە تەواوەتی خاکی ئۆکرانیا جێبهێڵێت. ئەوە دەبێت تەمای سێم شەڕی جیهانی و بۆیش باس لە بەردانەواندن دەکەم بگەڕێەوە بۆ ئەو شوێنانەی بەر لە شەڕەکان. ئەوجا ئێمەش هەوڵی چارەسەرکردنی دۆسیەی دۆنباس دەدەین، دۆسیەی ئاڵۆزی دۆنباس. تورکیا لەم ماوەی ڕابردوودا میوانداری گەڕێکی تری و توێژەکانی ئاشتی کرد لە نێوان ئۆکرانیا و رووسیادا. ئەنکەرا ئەم توێژانەی بە گرنگ ناودێر کرد بۆ ئاشتی جیهانی. چەندێک بە زووی بگەینە ئاگربەست ئەوە لە بەرژەوەندی هەموو لایەک دەبێت. لەو بڕوایەداین گەیشتونەتە قۆناغێک کە پێویستە و توێژەکان ئەنجامی بەرجەستەکراویان هەبێت. ئێوە وەک ئەندامانی شاندەکان بەرپرسیارەتی مێژوویتان لە ئەستۆیە هەموو جیهان چاوەڕوانی بیستنی هەواڵی خۆشە لێتانەوە. ئەنکەرا داوای لە هەردوو شاندی دانوستانکار کردووە تا هەنگاوێک بەرەو پێش بچن بە ئاڕاستەی چارەسەریەکی بەردەوامی سیاسیانەی قەیران لە ئۆکرانیا. ئەرکی سەرەکی ئەوەیە چەندێک بکرێت بە زووی بگەینە ئاگربەست تا ڕێگە خۆشکەر بێت بۆ چارەسەریەکی بەردەوامی سیاسی وەک ئەوەی هەمیشە جەختی لێ دەکەینەوە. ئەم شەڕەکە بۆ تەمایە کوژرانی هەزاران کەس و ئاوارەبوونی بە ملیۆنان کەس دەبێت هەر ئێستا ڕابگیرێت. لەم کۆبوونەوەنەدا دەتوانین بڵێن هەنگاومان بەو ئاراستەیەدا ناوە. ئەندامانی شاندی ئۆکرانیا بۆ توێژێکی ئاشتی ئاماژەیان بە ژمارەیە خاڵ کردووە کە وابەستەن پێوەی. ئێمە وەک لە دەستوری ئۆکرانیاشدا جەختی لێکراوەتەوە میوانداری هیچ بنکەیەکی لەشکری بیانی ناکەین لە وڵاتەکەماندا یان یەکەیەکی لەشکری ناشبینە بەشێک لە هیچ هاوپەیمانەتێکی سیاسی لەشکری. میکانیزمێکی نێونەتەوەیمان دەوێت بۆ متمانەی ئاسایشی کە وڵاتانی متمانەدەر بە پێی بەندی 5 هاوپەیمانەتی ناتۆ کار بکەن. ناتالیا لە بەشی پێشووی بەرنامەکەدا بەیانی باسمان لەوە کرد ئەگەر بێت و ڕێکەوتنی ئاشتی بکرێ. ئەمێ بزانم ئەی ئەگەر بێت و ڕێکەوتنی ئاشتی نەکرێ چ شتێک ئەگەری هەیە ڕوو بدە.
Well, we had some peace agreement during the جا ئێمە لەم 2 ساڵی ڕابردوودا هەندێک ناکۆکیمان هەبووە لەسەر ڕێککەوتنی مینسک لەوانەشە زۆر شتت لەسەر ئەو ڕێککەوتن نەزانی بێت ئەوە تا ئەو ڕێککەوتنانە وەک ئەوەی پێویست بوو کاریان پێ نەدەکرا من لەو باوەڕەدا نیم کە ڕێککەوتن لە نێوان رووسیا و ئۆکرانیادا نەکرێت چونکە کۆتایی هێنانی شەڕەکان بە مۆرکردنی چەند لاپەڕەیەک دەکرێت و ئەمەش پرۆسە لۆژیکەکەیە لەم قەیرانەدا بەڵام ئەگەر ڕووی نەدا ئەوە پێم وایە لایەنێک دەبێت کاریگەری بەسەر رووسیاوە هەبێت و هەوڵی ناچارکردنی مۆسکۆ بدات وەک چۆن لێت پرسییم ئەی ئەگەر ناتۆ فشار بخاتە سەر کیف تا ڕێککەوتنەکە مۆر بکات ئەوهەش لەوانەیە شتێک ڕوو بدات و لایەنێکی ژیان شتێک ڕوو بدات و رووسیا ناچار بکات بە ڕێککەوتن یانیش ئەوەی ڕژێمەکەی پوتن بڕوخێت ئەمەیان شتێکی ترە و ئێمەش هیوای بۆ دەخوازین. نەمانی ڕژێمەکەی پوتن چەندە ئەگەری چەندە ینی بەڕای تۆ ئەمە لەسەر ئاستی نێونەتەوەیش باسی لێکراوە ینی هەر لە یەکێ لە بەرنامەکاندا ئاماژە بەوە کرا تەنانەت لە بڕۆکسلیش ئەو جۆرە بیرکردنەوە هەیە بەڵام ئەو ڕەوشەی کە رووسیایتیایە ئەمە دەهێنێتە دییاننا. Well, I hope that sanctions will help. هیوادارین سزاکان یارمەتی دەربن بۆ ڕوخاندنی ڕژێمەکەی ڤلادیمیر پوتین. لەوانەیە هێشتا ئەو ڕژێمە هەستی بە سەختی سزاکان و کاریگەریە قورسەکان نەکردبێت لەسەر ئابووری رووسیا بەڵام بە دڵنیاییەوە هەر هەستی پێ دەکەن کە چۆن ئابووری رووسیا بەرەو وێرانبوون دەڕوات. زانراوە کە هەستیان بە بەرەنجامەکانی سزاکان کردووە و لە هەفتە و مانگەکانی داهاتووشدا زیاتریش هەستی پێ دەکەن. جا لەوانەشە ئەمە ببێتە مایی هەندێک گردبوونەوە لە ناو رووسیادا هەرچەندە هێشتا ئاگادار نیم لە پێشبینیەکانی سیاسەتمەداران و شیکەرەوەی ئۆکرانی بەڵام دەشێت کاریگەری ئەو سزایانە قەیران و قەیرانی گەوری ئابووری لە ناو رووسیادا دروست بکەن و وەها بکات ڕژێمەکەی پوتن هەموو سنگێک بخاتە سەر ئەو قەیرانانە و ئیتر پارەی نەبێت بۆ ئەم شەڕە سەپێنراوەی تەرخانی بکات. بێگومان ئەمەش یارمەتی دەردەبێت بۆ ئێمە و وەهاش دەکات تا ئەندازەیەک هێرشەکانیان بۆ سەر ئۆکرانیا ڕابگرێت. بەڵام ناتالیا بەر لە تۆمارکردنی ئەم بەرنامەیە گوێم لە وەزیری دەرەوەی ئۆکرانیا بوو داوای ئەکرد لە وڵاتانی جیهان کە ئەوەندەی تر سزاکان قورسکەن لەسەر ڕژێمی رووسیا تا کاریگەریەکی بەرچاو لە سەدا سەدی هەبێ. Well, I think that what Mr. Kuleba meant is that پێم وایە ئەوەی بەڕێز کۆلیبا مەبەستێتی ئەوەیە کە بۆ نمونەیەکێتی ئەوروپا و ئەمریکا و ئەوانەی کڕیاری وزەی رووسیان بە تەواوەتی کردەی کڕینەکانیان لە رووسیا ڕابگرن و ببێتە سفر چونکە ئەگەر وەها نەکەن ئەوە ئەو پارەیەی دەیدەنە نەوت و گازی رووسیا وەک ئەوەیە پارە بدەن بەم شەڕی رووسیا دەیکات دژ بە ئۆکرانیا ئەمەش بە هۆکاری سەرەکی پشت لێدوانەکەی وەزیری دەرەوەمان دەزانم جاگرنگە هەموو شتێکی رووسیا ڕەت بکرێتەوە بێگومان هەموو وڵاتێک ئەو کارە ناکات و کارداریەکانی خۆی لەگەڵ رووسیادا ڕابگرێت چونکە پوتن بۆ خۆی خاوەنی چەندان کۆمپانیایە لە وڵاتان و هێشتاش کارداریەکانیان پێڕانەی گیراوە لە رووسیادا. هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و ئەو استراتیژێتەی لەشکری رووسیا بەکاری دێنێت و دەڕوات بەرەو ناساندنی هێرشەکان بە تاوانی جەنگ و هەروەهاش دروستبوونی قەیرانێکی مرۆیی ئێجگار گەورە لە ئۆکرانیادا. هێرشکردنی هەڕەمەکیانە بە پێی یاسانێونەتەوەیەکان قەدەخەن و دەشێت بشنەخانەی تاوانی جەنگەوە. وێرانکردنی شوێنە سیڤیلیەکان و ژمارەی زۆری زیانی گیانی خەڵکی سیڤیل لە ئۆکرانیا ئاماژەی بەهێزن بۆ پێشێلکردنی پرەنسیپە سەرەکیەکانی جیاوازیکردن و نیشانەیشە کە هیچ بارێکی ئاگاهی وەرنەگیراوە و هێندەی پێویستی شوابەستەی نەبووە پێیانەوە. قەیرانی مرۆیی لە ئۆکرانیا هەروە دێوقوڵتر دەبێت. ڕێژەی کوژران و وێرانکردن و مەینەتەکانی لەسەر خەڵکی سیڤیل دەیبینین. ئێکجار زۆرن و جێقایلبوون نییە. ڕێکخراوە مرۆییەکان داوا دەکەن تا بە زووتری کات شەڕ لە ئۆکرانیا ڕابژیرێت و بەپەلە دەست بکرێ بەگەیاندنی کۆمەکە فریاگوزاریەکان. خەڵکی سفیل دووچاری مەینەتیەکی لە ڕادەبەدەر بوونەتەوە قەیرانی مرۆییش لە ئاستێکی ترسناکدایە. لە زۆربەی ناوچەکانی ئۆکرانیادا خەڵک زۆر پێویستیان بە دەرمان و کەرەستەی تری تەندروستی و خواردن و ئاو و شوێنی داڵدەدان و پێداویستیەکانی تری ناوماڵ هەیە.
بەڵام لەسەر و هەموو شتێکەوە پێویستیان بەڕاگررتنی بردومانەکان هەیە و هەروەهاش بێدەنگکردنی چەکەکان. ڕێکخراوە نێونەتەوەیەکان دەڵێن رووسیا تەگەرەی سەرەکیە لە بەردەم گەیاندنی یارمەتیەکاندا. هاوکاتی ئەوەی کاتژمێر لە دوای کاتژمێر داواکان زۆرتر دەبن، بەڵام گەیاندنی کۆمەگە مرۆیەکان زۆرتر قورستر بوونە بەهۆی زیاتربوونی زانیاریە هەڵەکان و چاواشەکاریەکان لەسەر کار و ئەو ڕۆڵەی ئێمە دەیگێڕین بۆ کەمکردنەوەی مێنێتەکانی ئەم قەیرانە. ئەم ڕێکخراوانە داوای کاری بەپەلە دەکەن لە هێزە سەربازیەکان تا زەمینەیەک بڕەخسێندرێ بۆ گەیاندنی یارمەتیە مرۆییەکان. کات بۆ خەڵکی سیڤیل لە ماریپۆل و شوێنەکانی تریش بە بەریەوە نەماوە. چەند هەفتەیەکە هیچ کۆمەکێکی مرۆییان پێ نەگەیشتووە. ئەو هێزە سەربازیانەی لەو ناوچانن دەبێت متمانەی ئاسایشی بدەن بە خەڵکی سیڤیل و ڕێکخراوە مرۆیەکانیش تا ڕێگە بدرێت و کۆمەگەکان بگەنە جێ خۆیان و ئەو خەڵکەش پارێزراو بن کە دەیانەوێت زێدی خۆیان جێبهێڵن. نەتالیا لەم چەند ڕۆژ و هەفتەی ڕابردوودا یعنی باسێکی زۆر دەکرێت سەبارەت بە قەیرانی مرۆیی. چیت پێ لەو بارەیەوە بە بینەرانی ئێمەی بڵێ؟ ترسناکترین و تۆقێنەرترین ڕەوشێک لە ئێستادا لە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیادایە لە ماریپۆڵ و هەروەهاش لە ڕۆژهەڵاتی خەرەکیف. قەیرانی مرۆیی هێندە قورسە لەو ناوچانە کە ئەستەمە بتوانرێت بیریشی لێ بکرێتەوە یان وێنا بکرێت. زانیاری تەواو لە بەردەستدان نییە تا ئاماری ڕاستەقینەی زیانەگیانەکان بزانرێت، چونکە بەهۆی سەختی ڕەوشەکەەوە دەست ڕناگات بە هەموو وڵاتەکە تا بزانرێت چەند کەس کوژراون و چەندیش بریندارن. لێرە لە ناوچەکانی کیێڤ لە ئەپرینگ و بوشا و کۆسترمان بەهۆی تیرۆریستانی رووسیاوە خەڵک ڕوبەڕووی مەینەتێکی زۆر بوونەتەوە. خەڵکێکی بێشمار ئاوارە بوون لە ناو ئۆکرانیادا یانی ڕوویان لە وڵاتانی ئەوروپا کردووە. شارەکانیان بەدەستی هێزەکانی رووسیا خاپوت کراون و پێویستە سەر لە نوێ بنیاد بنرێنەوە. زیانە گیانیەکان هەتا ئێستا چەندن بەکارهێنانی ئەو بۆمبانەی کە قەدەغەن بە پێی یاسا نێونەتەوەیەکان توانراوە ینی بەڵگەنامەی تەواوەتی بەڵگەنامەی کۆنکریتی لەسەر کۆ بکرێتەوە و بدرێتە دادگای بۆ نمونە دادگای نێونەتەوەی لە لاهای. بەڵێ وەک پێشتریش ئاماژەم پێدا چاوەڕوانیمان هەن لە ڕۆژاوا تا پێکەوە هاوکار بین وەک ئەوەی سەرۆک زێلەنسکی باسی کرد هاوکاتی سەردانەکەی بۆ ناوچەکانی دەوروبەری کیێڤ. ئێمە هەموو دیمەنە ڤیددیۆیەکانمان کۆ کردوتەوە و وێنەکانی هەموو ئەو تاوانە دڕندانەیی رووسایەکان کردویانە کۆکراونەتەوە تا بیخینە بەردەم دادگا بۆ نمونە دادگای لاهای. لە ڕاستیشدا پارێزەرانی ئۆکرانیایی و پارێزرانی نێونەتەوەی چالاکوانانیش لەوانە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ لە هاوکاریدان بۆ کۆکردنەوەی هەموو شتێک تا لە کاتی خۆیدا بخرێنە بەردەستی دادگاکان. دوا پرسیارم ئەلبەتە وەکو ڕێکخراوی خاچی سووری نێونەتەوەی ئاماژەی پێدەکا رووسیا تەگەرەیەکی زۆر گەورەی دروست کردووە لە بەردەم کارەکانیاندا. ئەکرێ زانیاریمان لەسەر ئەوە بدەیتە رووسیا چی لەگەڵ خاچی سوورە دەکا؟ ئێمە لە ئێستادا کێشە و پەیوەندێکی زۆر قورس و ناخۆشمان هەیە لەگەڵ خاچی سووردا، چونکە لە سەرەتادا هەوڵی دەدا تا بگاتە هەندێک لەو شارانەی گەمارۆ درابوون و لە ڕەوشێکدا بوون زۆر نزیک لە کارەساتی مرۆیی. بەڵام دواتر خاچی سوور ڕەتی کردەوە بچێتە ئەو شوێنانە ئیتر نەمانزانی هۆکارەکەی چییە. دواتر بڕیاریدا بچێتە ئەو شوێنانە. هەر چۆنێک بێت ئەوەمان بەگوێ کەوت کە لە ڕێی هەندێک لە سیاسەتمەداران و ڕاگەیەندراوەکانیشەوە کە ژمارەیەک بڕیاری رووسیا لە پشت ئەو دوودڵیەی خاچی سوورەوە بوون سەبارەت بە ئەگەر و نەگەری یارمەتیدانمان. بەڵام هێشتاش زۆرێک لە ئۆتۆمبیلەکانیان دەبینین لە کیێڤ و دەوروبەریشی. یارمەتی خەڵک دەدەن و خەڵکیش دەگوازنەوە. تا ئێستا لێرەن و کۆمەکی خەڵکیش دەکەن. ناتالیا سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆشم
بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.